بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی دیمەن سڵاوی خوای گەورەتان لێبێت. سڵاوتان لێبێ خاتونە ئازیز و خۆشەویستەکان، سڵاوتان لێبێ دایکە میهرەبانەکان، سڵاو بۆ هەموو خێزانەکانی کۆمەڵگەی کوردەواری. ئێمە لەم بەرنمەیەمانە کە بەرنمەی خاتونە، ئێمە باس لە کێشە و نەهامەتەکانی خاتونەکان ئەەکەین و هەروەها باس لە ڕێگە چارە سەریش ئەەکەین بۆیان. لێرە ستایلی بەرنمەکەی ئێمە بەم شێوازەیە کە هەمیشە کۆمەڵێک میوانی ئازیز و خۆشەویست دێنە بەرنمەکەی ئێمەوە، ئەوانیش پێیان خۆشە کە بەشدار بن لە بەرنمەکە بۆیە بە خێراتنتانەکەین، زۆر بەخێر بێن سەرچاو. طبعاً من زۆر سپاسی بینەرانی ئازیز و خۆشەویستەکەم بە تایبەتی خێزانەکان و بە تایبەتی خاتونەکانیش کە بینەرێکی بەردەوامی بەرنمەکەن و بەردەوام تەلەفۆنمان بۆکەن پەیوەندی ئەەکەن، هەم بە کەناڵەکەشە و هەم بە خۆشمەوە بەردەوام پەیوەندی ئەەکەن کە کۆمەڵێک شتیان هەیە لە ناخی خۆیانە، لە دڵی خۆیانە حەزەکەن لای ئێمە باسی بکەن کە سوپاس بەخوای گەورە ئێمە بووینەتە مەحرەمێکی ڕاز و نیازەکانیان کە ئەیانێشتەکانیان زۆر بە جوانی لای ئێمە باس بکەن و ئێمەش ڕێگە چاریان نیشان بین کە ئەمەش سپاسی خوای گەورەی ئەوێ کەوای لێهات لە ماوەکی کەمە ئەم بەرنمەیە بۆ جێی ڕاز و نیازی زۆرینەی خاتونەکان و دەستخۆشێکی زۆریشمان بۆیێت لەلایەن خاتونەکانەوە کە باسی ئەوەکەن کە ئێمە چەند ساڵە کۆمەڵک شت هەبوو ویستمانە باسی بکەین و لە ناخی خۆمانە هەبووە کەسێک نەبووە کە گوێمان بۆ بگرێ یاخود کەسێکی ئەمینمان نەدۆزیوەتەوە کە هەموو شتەکانی ناخی خۆمانی پێ بڵێن و جاری وایە ئەم شتە ئەوە گەورە بۆ لە ناخمانە تاوای لێ هاتووە بۆ بەگرەیەکی دەرونی کە چەندین ساڵ ئێمە پێوەی ژیاوین بەم گرێ دەرونیەوە. بەڵام سوپاس بەخوای گەورە لە ڕێی ئەم بەرنمەیەوە ئێمە زۆرێک لە گرێ دەرونیەکانمان یاخود زۆرێک لەو شتانی کە لە ناخمانە هەیە ئێستا ئەتوانین گوێبیستی بین لە ڕێگەی بەرنمەیەکەوە کە منیش لێرە سوپاسیانەکەم کە بەردەوام بینەرمانن و جارجاریشان دێ سەرنج و تێبینیشان هەیە، ئێمەش سەرنج و تێبینیەکانمان ئەخەینە سەر چاوانمان. ئێمە بەرنمەی ئەم جارەمان بەرنمەیەکە تایبەتمان کردووە بەوەی کە بۆچی ژنان لە زمانی هاوسەرەکانیان تێناگەن یاخود بۆچی یاخود هاوسەرەکان لە زمانی ژنەکانیان تێناگەن کەمە بابەتێکی زۆر وەکو بڵێم زۆر مەسەجم بۆ هاتووە، زۆر پەیوەندیم پێوە کراوە کە بابەتێک هەبێ لەسەر ئەمە چونکە ئەمە کێشەیەکە کە ڕووی کردوتە خێزانەکان جاری وایە زمانی گفتوگۆ نەماوە لە بینی هاوسەرەکانە کە ئەمە کوشندەیە، یعنی زۆر کوشندەیە ئەگەر لە ناو خێزانێکە زمانی گفتوگۆ نەبێ لە یەک حاڵی نەبن لە یەک تێنەگەن، جاری وایە شتەکە زۆر بەسیتیشە، بەڵام کاتێک کە لە یەکتری تێناگەن شتەکە گەورە بێ و ئەبێ بە کێشەیەکی زۆر گەورە لەلایەن خێزانەکانەوە. جا زۆر جارم قسەیە خاتون هەیە تەلەفۆنم بۆ کا دەڵێ من هاوسەرم پێ مەڵێ ئەڵێ وەڵی تۆ خۆشت لە خۆت تێناگی تا من لێت تێ بگەم، یاڵێ وڵی من قەت لە تۆ تێناگەم، تۆ نازانم چی ئەڵێ، تۆ نازانم داوای چی لە منەکەی، ئەڵێ نازان بۆ لێم تێناگە، ئەڵێ میش بە هەمان شێوە من پیاوێک مەوێ کە لێم تێبگا، هاوسەرێک مەوێ کە پێش ئەوی من شتەکان بڵێم ئەو لێم تێبگات، گوێم بۆ بگرێت، گوێ بە قسەکانم بگرێت. جا لەبەرەوە ئەمە بابەتێکی زۆر گرنگە کە ئێمە پێویستەکات کە بەرنمەی لەسەر بکەین، پێویستەکە کە ڕاو بۆ چوونی ئەم خاتونانە وەرگرین کە لێرێ و هەروەها لە بڕگەیەکی ئەم بەرنمێشە ئێمە مامۆسایەکی ئازیزمان میوانداری کردووە کە بە تێر و تەسەلی شرۆڤەی ئەم بابەتە ئەەکەین و هەموو بەعدەکانی لێرە شرۆڤە ئەەکەین.